لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بانگەشەی چاکسازی کابینەکە گەیشتە گوێی هەموو لایەک. بەڵام دوای نزیکەی 2 ساڵ لە تەمەنی کابینەی نوێم و 9 مانگ لە دەرچوونی یاسای چاکسازی لە ئێستادا کە دەبوو راپۆرتی سێمی هەنگاوەکانی جێبەجێکردنی یاساکە بۆ پەرلەمان بنێرێتەوە، بەڵام ئێستا راپۆرتی دووەم گەیشتۆتە پەرلەمان. پابندین بە چاکسازی و بەردەوامیشین. اینجا چاکسازی طبعا هەر یەکێک بە جۆرێک پێناسەی دەکا، بەڵام دڵنیا بن من خۆم پابندم و حکوومەتەکەشمان پابندە بۆ جێبەجێکردنی هەموو ئەو خاڵانەیە کە بەڵێنمان بە خەڵکی کوردستان داوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت حکوومەت لە ئاستیە و چاکسازیە بچووکەدا نییە کە خۆی بەڵێنی داوە و پرۆژەی لەسەر ئامادە کردووە، چجای ئەوەی هاوڵاتیان چاوەڕێی کاری باش لەم حکوومەتە بکەن. بەداخەوە حکوومەت لە ئاستی ئەم یاسایەشانی واتە ئەم کابینەی حکوومەت سەرۆک و جێگرەکەی وەزیرەکانیان کە لە سێ هێزی سیاسی پێگاتون تەنانەت زۆر لاوازن لە جێبەجێکردنی ئەم یاسای چاکسازیە کە تەنها تایبەتە بە موچە و دەرماڵە و ئیمتیازاتی فەرمانبەران و خاننشینان. چ جای ئەوەی کە خەڵک ئومێدی ئەویان پێی هەبێت کە بتوانن لە بوارەکانی تری گەندەڵ یا چاکسازی بکەن. بەداخەوە نەخێر ئەم کابینەی حکوومەتە، ئەم حکوومەتە هی ئەم دوو هێزە سیاسیە، هی ئەوە نیە چاوەڕوانی ئەوەی لێ بکەی کە چاکسازی. لای خۆشیەوە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو دەڵێت حکوومەت بەڕوونی لەم راپۆرتانەدا ڕایگەیاندووە کە لە هیچ کام لە زۆنەکان چاکسازی پێناکرێت بەهۆی زۆری قەبارەی گەندەڵی لە هەرێمی کوردستان. هەر لە راپۆرتی حکوومەت خۆیە، راپۆرتی دووهەم بۆ چاکسازی ئەوەی سەلماندووە کە حکوومەت چاکسازی پێناکرێت و لە کۆی ئەو هەمووە بندیوار و فرەموچە و خانشینە یاسایە تا ئێستا دەستکاری یەکێکیان نەکردووە و ئەوە زیاتر لە 8 مانگ تێپەڕی بەسەر دەرکردنی یاسای چاکسازیە. بەداخەوە حکوومەت راپۆرتەکەی خۆی هاوار ئەکا ئەڵە چاکسازیم پێ ناکرێت لە زۆنی زەرد و لە زۆنی سەوز. ئەو مەعاوەمانەی کە پێشتر قایم خان بوون یا مدیر عام بوون و ئێستا بێ پۆست ماونەتەوە هەروە بێ ئیش و بێکار ماونەتەوە، ئەوانە خەڵکی تریان داناوە لە پۆستە بەتاڵەکان، خەڵکی نوێ کە ئەوە بە پێی یاسای چاکسازی ئەو خەڵکە مەعاوەمەیان دابنایە. هەردوو راپۆرتەکە یەکەم و دووەم بەڵگەن لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەڵێ چاکسازیم پێ ناکرێت. دوای ئەوە لیژنەیەکی تری دروست کردو. ئەمە حیکایەتە بەڕاستی. پەرلەمانتارێک دەڵێت لە راپۆرتی دووەمی بەناو چاکسازیدا حکوومەتی هەرێم ڕۆمانی خەندەئامێز و پێکەنیناوی بۆ پەرلەمان ناردووە و بە جۆرێک دەڵێت وەزارەتی شەهیدان لیژنەیەکی پێکهێناوە، دوای 1 مانگ گۆڕانکاریتی ئەنجامداوە و دواتریش لیژنەکەی هەڵوەشاندۆتەوە و دواتریش لیژنەیەکی تری پێکهێناوەتەوە. ئەمە سەرگوزەشتەی پرۆژەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستانە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.